بەڵە خۆشەویستانەکە ئێستاوە سەیرەکەن ئاوا سەیرەکەی ئەمە گوڵێکی جوانە ڕەنگە بەلاتان شتێکی زۆر جوان بێ بەس ئەمە ئەو کەسێک کە زرعاتەکە فەلاح زۆر ڕقی لێتی ئەمێ پرسیار بکەم بزانم بۆ ڕقیان لەم جایە یاخود جواب بۆ ڕقیان لەم گوڵەیە مام حاجی یوسوف وەڵا با لەسەر گورگەش قسێکی بکەین مام حاجی ئەم گوڵە بە نسبەت ئێمەوە کاوە سەیرەکەین ئەڵێن زۆر جوانە باشە بۆ ئێوە ڕقتان لێتی ناوەڵا ئەوە زۆر بەزەڕە لۆمە لێ ڕقمان لێ ئێوە پێڵن چی ئەماڵەین گورگە گورگە بۆ پێڵن گورگە وڵی گورگە خۆ گورگ ئەنگۆ شارەزای بەڵە بەڵێ گورگ دوژمنی مەڕووماڵات توشتی وێڕکن لێ ڕاستە ئەوەش دوژمنی تەماتە و توتنێ لێڕکن لێ باشە بینیم لەناو خیارەکانە تاینە بوو بەس لەناو تەماتەکان بەس لە تەماتە و توتنی بینی تەماتە لە خیار شتی ناینی یعنی ئەمە عاشقی تەماتەیە ئەوە زەدی تەماتەیە یاخرە زانم بەسم بۆیە لە بەڕێگەکە ڕەنگە ئەمە چی لە تەماتاکە والله تەماتەی هەمووی بەسەریەکدا ئەبا دوایەوە لێدی ئیشەکە هەر گوڵەکەی نالی گوڵەکەش بکە باشە مەم حاجی ئەمە بژار ناکرێ بژاریکەی نازانم ئازاد فەلاحەیە لە منتیقی هەڵەبجە و ئەولای بەڵێ گوتی دەرمانم دیتەوە ئەوەی لە ناو ببە یعنی تا ئێستا دەرمان نییە نییە نەخێر ناوەڵ دەرمان نەدۆزلایتەوە لە هەرچی لە جیهان نەدۆزلایتەوە ئەمە لە لای ئەمە ئەگەر کەسێکی نەگونجاو بێ پێڵێن ماڵەوە بێ بووی بە جاکەڵە ئاخرەمەش لێ ناون لێ ناوە گورگەش دشی مەڕووماڵات ڕاستە دێخوای گەورە مەحفوسان کە ئینشاڵڵە لە جاکەڵە و لە گورگە و لە گورگیش لە قڵامە فەختاکە خێرە